لكاتی جەنگی بەدردا کە مسلمانان بەرەو بەدر بەڕێکەوتن، سوپای مسلمانان هەمووی کۆ بووبەوە چاوەڕێی شەڕێکی قورسن، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تەمای جەنگ نەهاتۆتە دەرەوە. 313 کەسی لەگەڵا، هەندێکیان هەر چەکیان پێدیە. ئێستا هەواڵگیری هاتووە کە قوڕەیش بە 1000 کەس زیاترەوە هاتۆتە مەیدانی جەنگ. ئەسپی جەنگیان پێیە، ڕمی قورسیان پێیە، چەکە قورسەکانی جەنگیان پێیە، سێقات و چوارقاتی مسلمانان لە ڕووی ژمارەی سەربازەوە هاتوون. بۆیە شەڕێکی چارەنووسسازە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم کاتەدا کە دڵی مسلمانان بەهێز دەکا، هیممەتیان بەرز دەکاتەوە، شتێکی سەیری لێ دەبیستن. ئەویش لەو کاتەدا ڕوو دەکاتە سوپاکێ و دەفەرمێ: من لقي أبا البحتري بن هشام فلا يقتله فإنه كان له معنا بمكة كذا وكذا. أي سوپاکەم هەمووتان ئاگادار بن، ئێستا ئێمە دەڕۆین بەرەو بەدر. سوپای قوڕەیشی کافریش مشریک لە مەککەوە هاتووە بە سەرکردایەتی ئەبوو جەهل. ڕوبەڕووی یەک دەبینەوە، یەکێک لەو کافرانەی کە هاتووە شەڕمان لەگەڵا بکە، هاتووە بمان کوژێ و شمشێری ڕووتی بەدەستەوەیە، ناوی ئەبا بەحتەری کوڕی هیشامە. هەر کەسێک لە مەیدانی جەنگا ڕوبەڕووی بۆەوە با وازی لێ بێنەوە نەیکوژێ. باشە بۆ نەیکوژێ؟ خۆ ئەو هاتوو ئێوە بکوژێ، ئەمە جەنگە، ئەو لە بەرەی دوژمندایە، نەیارە بەخوا و بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایکی کافرە. ئەنجا بە ئارەزووی خۆی شمشێرەکەی هەڵگرتەوە هاتۆ ئێمە بکوژێ. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ لەناو ئەو هەموو خەڵکەیە دەست لە فڵان کەس بپارێزین. فەرمووی لەبەر ئەوەی فإنه كان له معنا بمكة كذا وكذا. ئەو پیاوە لە قۆناغی مەککەدا پیاوەتێکی گەورەی بەسەر ئێمەوە هەیە. ئەو ڕۆژەی کە قوڕەیش دەنگی لە ئێمە دابڕی، لە شیوی ئەبی تالیبا گەماروی خستینە سەر گەماروی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی. ئەو ئەبا بەحتەری کوڕی هیشامە کەسێک بوو لەو چەند کەسەی کە ویژدانێکی هەرما بوو. وتی وەڵڵاهی نامەردیە ئێمە ئەو هەموو خەڵکە کە ئیمانیان بە موحەممەد هێناوە، کە خزمی خۆمانن، کە کەسی خۆمانن، کە هاوڵاتی خۆمانن، ئەوە 3 ساڵە دەربەدەر و ئاوارەمان کردوون، برسیمان کردوون، نانمان لێ بڕیون، شتیان لێ ناکرین و پێ نافرۆشین، ژن و ژنخوازیان لەگەڵ ناکەین، ناهێڵین بێنە شاری مەککەوە، تەوقمان کردن وا لە برسانە مردن. ئیتر مەردانە چوو ئەو نووسراوی کە بە کەعبەوە هەڵواسرا بوو وەثیقەکە بیدڕێنێ، کە چووسەیەکە مۆرانە خواردوویەتی، واتە هەڵوێستێکی مەردانەی هەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەبەر ئەو هەڵوێستەی کە ڕۆژگاری تەنگانە ئەو پیاوە جوامێریەکی لێ بیندرا، هەڵوێستێک و قسەیەکی لەسەر ئێمە هەبوو، ئەمڕۆ هەر کەسێک بینی با نەیکوژێ. لە دوای جەنگ سەحابەیە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵاهی ئەبا بوحتەری بۆم هات و لەبەری ڕام کرد. وتم تخوا واز بێنە، وەڵڵاهی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردوین کە نەتکوژین، چونکە تۆ چاکت بەسەر مسلمانانەوە هەیە، بەسەر پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم. دەفەرمێن بەڵام ئەی پێغەمبەری خوا بەخوا وازی لێ نەهێنام، ڕام کرد لەبەری شوێنم کەوت، دڵنیا بە ئەگەر من ئەوم نەکوشتایە ئەو منی دەکوشت، لە تاوی ڕوحی خۆم پەلامەرمدا و کوشتم. پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو دەستت خۆش بێ، بەڵکو فەرمووی عەفە الله عنکە، خوا لێت خۆش بێ، خوا بتبورێ. واتە بە مردنەکەی خۆشحاڵ نەبوو. الله لەم وەفاداریە کو ئەم وەفاداری ئەمڕۆ ماوە. کابرا دوژمنی سەرسەختی جەنگت بێ، بەڵام لە هەموو دەفتەری ئەعمالی تەمەنیدا یەک جار چاکەی بۆ تۆ بوو بێ، ئەبێ ئەو چاکەیە ڕۆژگارێک قەرەبوو بکەمەوە. ئەی موسڵمانان دەستی لێ بپارێزن.